ئازیزان ئەمە بەردەوامین لەگەڵتان شەشی نیسانی هەموو ساڵێک واتە لە ساڵی 2013ەوە هەموو شەشی نیسانێک بە ڕۆژی گیانی و وەرزش بۆ پەرەپێدان و ئاشتی یاخود بۆ گەشەپێدان و ئاشتی دانراوە ئەم یادە ئەکرێتەوە. اینجا ئەگەرچی ڕەنگە جیهان بە بارودۆخێکی ناسەقامگیرە ئاری بەهۆی ئەم جەنگ و شەڕەی کە هەیە تێپەڕێت، بەڵام هێشتا ئەمڕۆ ڕۆژی گیانی و وەرزشە بۆ گەشەپێدان و ئاشتی یاد ئەکرێتەوە. ئەم ڕۆژە ئاری زۆر کات ئەبینی دوو وڵات ئەگەرچی خۆیان جەنگ لە نێوانیانە هەبێ، بەڵام ئەبینی یاریزانانی ئەو دوو وڵاتە ئەگەر باسی یاری تۆپی پێ بکەین بە ئاشتیانە لە ناو یاریگاکانە یاریەکەن و بەبێ ئەوەی کە گوێ بە شەڕ و ئەو بابەتانە بن. خەریک ئەمەش تێکە چێست بۆ ئێرە بەشداری مۆندیال ناکەوێت بڕێکدا و بەشداری پاڵەوانە تێنەکات ئەوە بۆنەوە ئێران ئەو بڕیاریەوە، بەڵام زۆر شوێنی ترمان بینیوە کە ئەگەرچی جەنگ و ناکۆکیش لە نێوان وڵاتەکانیانە هەبوو بێ، بەڵام یاریزانانی ئەو شوێنە زۆر بە ئاشتیانە و بە ڕۆحێکی ڕێزیانە و توانیوانە یاریەکان ئەنجام بن. اینجا ئەمڕۆ بۆی کە قسە لەسەر ڕۆژی گیانی وەرزش بکەین بۆ گەشەپێدان و ئاشتی بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەبەند کامەرانمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و ڕاهێنەری وەرزشین. زۆر بەخێر بێی دکتۆر، ئەم ڕۆژەت لێ پیرۆز بێت. هە لەسەر ڕۆژی جیهانی وەرزش راپۆرتێکمان ئامادەیە، پێکەوە راپۆرتەکە بینین و دواتر بە تێر و تەسەلی لەگەڵ بەڕێستا قسە لەسەر ڕۆژەکەکەین. فەرمون با پێکەوە ببینین. ڕۆژی شەشی نیسان ڕۆژی جیانی وەرزشە بۆ پەرەپێدانی ئاشتی و بەیەکەوە ژیان. زۆرن ئەو وەرزشکارانەی بەهۆی جەنگ و ئاڵۆزیەکان و ڕەگەزپەرستی کۆتایی بەخەون و بەهرە و ژیانیان هات. نووسەرێکی وەرزشی چیرۆکی دوو لە وەرزشکارە کوردانەمان بۆ دەژێڕێتەوە کە ژیان و بەهرە و توانەکانیان بووە قوربانی. کورد بازی زۆری داوە لە جەنگە بە تایبەتی وەرشوانەکانی خۆمایەک لەوانەمە مێژوی عراقەکە باسکەن بە شارڕاستی ساڵی 76 لە سێدارەداوە، بەڵام یەکەمین وەرزشوانی عراق کە کوردە خەڵکی سلێمانیە هەمە پشکەی ساڵی 73 لە ناو حوزی تیزاب سوتێنراوە، تەنانەت کە کوردووە. هەروە لە نەزار عەبدولواحیدمان یەک لەو یارزانن کە باوکی شەهید دەبێ و برایەکی شەهید دەبێ لە پاشەوەی وەرزشی لە ژیانی و ڕەش دەبێتەوە دەبێت تا شتێکی خەون و وەکو فەنابوونی لێ دێتن. ئەوەی بڵێ سیاسەکان تێکی دەدەن وەرزشوان چای دەکەنەوە، لە بۆی وەرزش پەیامی ئاشتی و خۆشەویستی گەلانە. لە وڵاتێکی پڕ لە کێشەی سیاسی و ئاینی و نەتەوەیی مەگەر تەنها وەرزش بتوانێ هەمووان بەیەکەوە لە یاریزانان لە ناو یاریگا و هاندەرانیش لە دەرەوە بۆ یەک ئامانج کۆ بکاتەوە. زۆربەی یاریزانەکانمان عەرەب بووینە، تورکمان بووینە، بڵێن مەسیحی بووینە، بەڵام وام لێکردنە هیچ جیاوازێک نەبی، خۆشەویستێکی زۆر دروستمان کردە لە نێوان یاریزانەکان و بە هەمان کاتژ ئێستا کەش لە عیبما بووە بۆ نمونە دەرەوەی هەرێم بووە جگە لە عەربیعین لە عیبی ئەفریقیشما هەبووە و تەحاملکردنمان لەگەڵیان گرنگیدانمان بۆیان زیاتر بوون. وتێکی زۆر باوە لە هەموو جیهان کە هەر شتێک هەر کێشەیەک یان هەر شتێکی کۆمەڵایەتی هەر شتێک دەی بە ئینسانەکە دەڵێ بە ڕوعی وەرزشوانە وەریگرە. خۆی ئەوە پەیامێکی زۆر جوانە لە کە وەرزشەکە دایتی بە هەموو کەس و بە هەموو لایەنێک لە هەموو بوارێک هەڵبژاردەی عێراق گەیشتە مۆندیال. تۆ گەستەری بکەی لەو باردۆخە ناو هەموارە لەو هەموو ڕۆژ کە هەموو ڕۆژ دەبینین تەیارە و ئەلیکۆفتەر و چەندەهان درۆن و شت کە لەسەر وڵاتەکەمان لەسەر ئاسمانی هەرێمی کوردستانە خەڵکەکی زۆری دڵخۆش کرد بە بۆنەی وەرزشەکە بوو. ئەوە پەیامی وەرزشە کە دەتوانین بگەینتە هەموو شوێنێک. لە ساڵی 2013ەوە نەتەوە یەکگرتووەکان لەسەر داوای ڕێکخراوی یونسکۆ ڕۆژی شەشی نیسانی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیانی وەرزش بۆ پەرەپێدانی ئاشتی و بەیەکەوە ژیان و تەندروستی دیاری کردووە. یادکردنەوەی ئەم ڕۆژە لە کاتێکدایە بەهۆی جەنگەوە جیان لە بارودۆخێکی ناسەقامگیرە. پرسچی ئەم جەنگە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە، بۆ هەیەوە بەشێک لە یاریە وەرزشەکان ڕاگیراون و هەندێک لە یاریەکانیش بەبێ ئامادەبوونی هاندەران بەڕێوە دەچێ. ڕەنجە ڕەحمان، کەناڵی کورتسات، هاولێر.
دەستخۆشی بۆ ئاوڕیانمان بۆ ئامادەکردنی و ڕاپۆرتا لەسەر هەمان بابەتە مێنینەوە ڕۆژی گیانی وەرزش لە پێنا و گەشەپێدان و هەروەها ئاشتی لە ساڵی 2015 نەتەوەی گرتوەکان بەیاننامەیەکیان نووسی وەڵەن تا 2030 ینی کاریان بۆ واکرد کە لە پێنا و گەشەپێدان و بەرقەراربوونی ئاشتی و ئەوەی کە لە نەباسی کرد لە بینی هەندێک وڵاتکە گرژی هەیە نهێڵڕێت یان هەوڵ بدێت هەژاری کۆنتترۆل بکرێت بەڵام بە زمانی وەرزشی ئەم بڕیارە درراوە کاری بۆکەن تا ئێستا و ماومانە بۆ 2030 ساڵ ماوەی تر نازانین فریاکەون فریان ناکەون دکتۆر ڕێبەن کامران مامۆسای زانکۆ ڕاهێنەری لە جوانی وەڵامانەیە تۆ دکتۆریان زۆر بەخێر بیت پێشکی قسەیەک لەسەر ڕۆژەکە بکەین ڕۆژی گیانی وەرزش بۆ گەشەپێدان و ئاشتی ئەم دروشمە ینی یان ئەم تایتڵی کە هەڵبژێردراوە بۆ خراوەتە ئەمڕۆ سەبەبی ئەم ڕۆژە چییە؟ بەڵێ پێشەکی من پیرۆزبایی ئەم ڕۆژە لە سەرجەم وەرزشکارانەکەم بەڕاستی و لە جەنابیشتان و کەناڵە جوانەکەشتان ئەمەژبیرمان نەچێت پیرۆزبایی ڕۆژی گیانی وەرزش لە هەموو وەرزشکاران لە بەڕێزی شتەکەین سپاس هەڵبەتە ئەم ڕۆژە بۆچی دانرا یەکەم ئۆڵمپیاد کە کرا لە وڵاتی یۆنان کرا لە شاری ئەسینا ساڵی 1996 یەکەم ڕۆژی دەستپێکردنەکەی لە 6 ئەپرێلا بوو هەر بۆ یە کاتێکە نەتەوە یەکگرتوەکان ئەم بڕیارەیان نا هەمان ئەو ڕۆژەیان دانا چکە بەڕاستیەوە ڕۆژێکی مێژووی بوو یاری ئۆڵمپیاد یاریکی زۆر گەورەی ینی یەکەم جاریش کە کرا لە وڵاتی یۆنانە نزیکی 241 وەرزشەوان بەشدار بوون تیا لە 14 وڵاتی جیاوازەوە یارەکانی وەکو مەلەوانی و زۆرانبازی و گۆڕپان و مەیدان و پاسکیل سواری و ئەمانی هەمووتیا بوو هەر لەبەرەوە بەو مناسبەوە بەو بۆنەیەوە هەمان ئەم ڕۆژەیان تەحدید کردو بۆ ئەم شتێکی ئێستا هەیە زۆر باشە اینجا دکتۆر هەر ساڵە و بە دروشمێکی جیاوازیاتی ئەم ڕۆژاکرێتەوە دروشمی ئەم ساڵ دروستکردنی پرد و شکاندنی بربەستەکانە ئەم دروشمە بۆ نەتەوەیەکگرتوەکان داینا هەڵبەتە هەموو جارێکمە کە باسی ئاشتی و باسی ئەماناکەین لە ناو وەرزشە هەل لە کۆنەوە ئەم شتە هەبووە بەڵام ئێستا ئەم بارودۆخی کە ئێستا هەیە و کە چواردە وەرمان بە جەنگ و بەم ململانە سیاسیانە دەورە دراوە هەڵبەتە پێیان خۆشە حەز ئەکەن لە ڕێگەی وەرزشەوە شێوە ئاشتیەک بڵاو بکەنەوانێ سەلامێک بڵاو بکەنەوانێ ئەمە نیشاندەری ئەوە بێت کە وەرزش پەیامێکی پێیە پەیامێکی زۆر گرنگی پێ یعنی ئێمە ئەگەر سەیریکن تەنها لەوە خۆی نابینێتەوانێت کە وەرزشکردن بەس تەندروستی بێ مەسەلەن یاخود پێشبڕکێکان تەنها بردنەوە و دۆڕاندن بێن نەخێر هەڵگری پەیامێکە زمانێکی هەیە کە لە هەموو جیهانە تۆ توانی جۆی لێبێ لی تێبگەی ئەمە وەرزش ئەکرێت دکتۆر بە وەرزش ئەکرێ یان بە وەرزش پەیامە سیاسیەکەش زۆر جار ئەگات زۆر جار ئەوەش ئەگات یعنی ئێمە گەر بگەڕێینەوە بۆ مێژوو باسەکەین بۆی بابەتەکە خۆشتر بێ لە پیرەکانمە ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژوو لە جەنگی جیهانی یەکەم ساڵی 1914 کاتی کە جەنگی جیهانی یەکەمە بێت بۆ چەند کاژێرێک بۆ چەند سەعاتێک جەنگە وەستێنن لە نێوان بەریتانیا و ئەڵمانیا یاری تۆپی پێەکەن یعنی لەو جەنگە گەورەیە کە ئیتریەکێک بە لە جەنگە هەرە گەورەکان بە درێژایی مێژوو لەو کاتایە وەستانویانە و یاریان کردو وەرزشیان کردووە پێشبڕکیان کردو منافەسەیەکیان کردو لەسەر گۆڵکردن گۆڵتۆمارکردن و کاتە ئەمە تۆ ئەکرێت لە ململانە سیاسەکانیشە وەرزش وەکو پەیامێکی ئاشتی وەکو ئاشتەوایی بەکاربێنیت بەڵێ کەواتە دکتۆریسم بڵم وەرزش وەکو زمانێکی گشتگیر ئەبێت لە هەموو کات و ساتەکانە بتوانێت هەموو سنوورەکان تێپەڕێنێت بەدڵنیاییەوە ئێمە گەر بۆچی باسی و زماناکەین طبعاً لە جیهانە چەندەها وڵات هەیە و چەندەها زمان هەیە کە قسەی پێکرێ بەڵام سێرەکەین زمانی ناویارەکان زمانی ناو وەرزشەکان موحەدە گشتگیرە ینی هەموویەتی بۆ نمونە ناوبژیوانێک لە دیارەکەیە هەنێ جار تەنها بە جوڵەی دەستی ئاماژە بۆ خاڵێک ئەکات ئاماژە بۆ فاوڵێک ئەکات هەروەها ئەمە چەند شتێکی ترمان پێڵێ مەسەلەن یاریزانێک گۆڵ تۆمار ئەکات شێوازی ئاهەنگێڕانەکەی پێشکەشیەکات بە مناڵەکانی پێشکەشیەکە بە نیشتیمانەکەی کەواتە تۆ ئەمە بە زمانی جوڵە بە زمانی جەستە ئەتوانیت زۆر پەیامی مرۆڤانە هەیە پەیامی ئاشتیانە هەیە پەیامی خۆشەویستی هەیە بیگەێنیت تا هەوشەوەی مۆسیقا کاڵە زمانێکی گیانیە هەبێ و پێناسێش بۆ وەرزشە بێ بەڕاستی کاگاری زۆر تینن زۆر بەیەکەوە ینی من هەموو جارێک من خۆم وەکو وەرزشەوانێکم قسەیەکەم لایەنی وەرزش و لایەنی هونەر دوو بواری زۆر جوانی زۆر بەریئی زۆر ینی مەجای ئەوەی زۆرتیایە کە تۆ بتوانیت پەیام بگەیەنیت باش جا ئەگەڕێمە بۆ پرسیارەکەی سەرەتام وتم وەرزش ئەتوانێت پەیامە ژیان دۆستیەکە
ئاشتیەکە بگەێنێ یان زۆر جار سیرێکی خەریکی سیاسەتیشن لە ناویە یاریەک نازانم بیرم نایە چەناگەر هاوڕێیانم لە وەرزشە شارەزا بن بیرم خەنەوە ساڵێکیان یاریەکە بوو لە بینی ئەمریکا و ئەم ئێرانی کە ئێساوە شەڕیان علیدایی پێمە بە گۆڵێکی لە ئەمریکا کرد ئێران هەردووە ڕادەوە یاریە بەڵام گۆڵێکی لە ئەمریکا کرد هەستەکەم تا ئێستا ئێران ڕێزێکی زۆر تایبەتی هەیە بۆ علیدایی وەکو ئەستۆرە و ئەفسانە تەماشایەکە لەبەروی گۆڵێکی لە ئەمریکا کردووە سەیرێکی پەیامەکە لێرەیە شتێکی ترمان پێڵە هەستناکەی هەندێک وڵات بە ئەنقەسیش لە ناو وەرزشە سیاست پێڕەوە کرد بەڵێ بێگومان تۆ مادەم گەێنەری پەیامێکە تۆ توانیت پەیامی باشی پێ بگەینی دەتوانێت پەیامێکی خراپیشی پێ بگەینی بەڵێ بێگومان ینی زۆر جارێمە ینی متابعی یاریەکان ئەکەین شتێک هەیە زۆر خەڵکو و هاندەری وەرزشی و کەسانی پسپۆری وەرزشی بێزارەکە ئاویشت چییە بوونی مەسەڵەنم بە ڕەگەزپەرستیە یاریزانێکە بینن لەوە ئەچێت ڕەنگی پێستەکەی لەگەڵ ئەوی ترانە گونجێت ئەنواع قسەی ناشرینی بەرامبەر ئەکرێت زۆر جار لەوە ئەچێ وڵاتێکی تر بۆ ئەوەی کە وجودی خۆی بسەلمێنێت احتیمالی هەیە وەرزش بەکاربێنێت ینی هەنێ وڵاتە هەیە تۆ زۆر بەهێزن لە یاریەک لە یاریەکانە بەڵێ بێگومان ئەوەی کە جەنابیشە باس کرد یاریە لە بینی ئەو دوو وڵاتەیە کە یەکتریان خۆش ناوێت ئەکرێت وەرزشەکە بەکاربێنن بۆ ئەوە بەڵام دوجارێ ماڵین باش نییە ئەمە بۆچی لە بەرەوەی وەرزش پەیامی ئاشتیە شەڕەشوتی تۆپ بێ باشترەوەکو لە شەڕشوی تۆپی ڕاستی جایستا هەر وەرزش وەکو بەشێک لە سیاسەتیشی بەڕاستی لایەتەوە دوکتۆر تەنانەت ئیتر کە نزیکە بیتەوە لە مۆندیال و ئەم بابەتانە هەرچی وڵات هەیە شەڕی ئێواکە بۆی کە بچێت لە وڵاتە ئەو جامە بەرزکاتەوە لەوێ ناوی وڵاتەکەی بەرزکاتەوە ئەمە تا چەند ڕاستە بۆ منە وەرزش وەکو بەشێک لە سیاسەت تەماشا بکرێ یاخو شتێکی تر ئاری وتی ئەم ساڵ ئێران بڕیاری ئەوەی یاوە کە بەشداری مۆندیال نەکات ئەمانە تا چەند لەوەی ئێستا تەوان من لەسەر ئیزنی هاوپیشەکانی خۆمانی کە پسپۆریان تۆپی پێەیە بە تەدەخل نەبێت لە بوارەکەی ئەوانە بەڵام ئەوەی کە من ئاگادارم تاکو ئێستا بە فەرمی ئەو بڕیاری نەیەەوە بەڵام شتێکی وا لە ئارایە ئەگەری هەیە بەڵێ ئەویش وەکو کارتێکی فشار بەکاری بێنێت بەنسبەت ئەوەی کە ئەم ململانێ سیاسیانە تووشە بێت و لە ئیڤنتە گەورەکان ئیڤنتە وەرزشیە گەورەکانە وڵاتەکان حەزەکەن ئیسپات و جودی خۆیان بکەن ئێمەگەر دیقەت بین جگە لە پرۆتۆکۆڵە سیاسیەکان تاکە شتە وەرزش کە ئاڵای وڵاتێکی تیا بەرزەکرێتەوە زۆر زۆر گرنگە تۆ بتوانیت ئەم وڵاتی خۆت بسەلمێنیت ئەو ئاڵایی خۆت بەرزکەیتەوانێ ینی ئێمە چەنەها شەهیدمان ناوە لە پێناو ئاڵایەکەواتە ئاڵا پیرۆزە ئێمە ئەکرێت ئەم ئاڵایی خۆمان لە وڵاتێکی ترا لە هەرێمێکی ترا لە شوێنێکی ترا ئەم ئاڵایە بەرزکەینەوانێ پیشاندانی بوونی خۆمان و نەتەوەی خۆمان و ناسنامەی خۆمان و ئاڵای خۆمانە بە جیهان و بە ئەو چواردۆڕی کە لەگەڵمان نابن واتە بێبەرین نیە دکتۆر ئەتوانی سیاسەتی تیا بکەی بەڵام سیاست بە زمانی گوڵ سیاست بە بەڕۆحی وەرزشی ڕۆحی وەرزشی لە شتێک گرنگترەکە گاریە گەردوو نەکەینەوە لە مۆزوعەکە هەمان بەکارهێنانی مەسەڵەن تەکنۆلۆژیایە من نتوانم ئینتەرنێت بۆ شتێکی باش بەکاربێنم کەسیشتر بۆ شتێکی خراپ بەکاری بێنم هەموو بوارەکان تقریبان بۆ شێوەیە توانیت باشەوەی نەتەوەی گوتوەکان راپۆرتێکم خوێندەوە ئەڵێ لە 2015 لایحەیەک ئیمزا کراوە تا 2030 یعنی زاڵ بن بەسەر زۆر بابەتی ئاشتی بابەتی جەنگ بابەتی هەژاری باز لە جەنگەکە بینیم بەس هەژاری قسێکی لەسەرکەین وەرزش دەتوانێت هەژاری بنەبڕ بکە کۆنتترۆڵی بکە بنەبڕکردن ناتوانێت بڵین بنەبڕیەکە لە بەرەوەی شتێک هەیە وەکو باڵانسێکی ژیان هەژاریش بوونی هەبوو دۆڵەمەنیشبووری هەبوو ئەمە باڵانسێکی ژیانە تۆزێ لەواچە بنبڕکردنی تۆزێ ئەستەم بێت بەڵام ئەتوانێت کەمیکاتەوە لە ڕێی چیەوە ئێمە گەر دیقەت بین زۆر جارە و بۆندانی کە بۆ یاریزانەکان ئەکرێت چەند 100 ملیۆن دۆلارە ئەم یاریزانە بینیت لەواچە خەڵکی وڵاتێکی ئەفریقی بێ مەسەلەن سێرەکەی بەو بڕەپارە زۆری کە وەری ئەگرێت مەکتەب بکاتەوە خەستەخانە ئەکاتەوە یارمەتی ئەو دێ ئەیە کە خۆی تایە گەورە بۆ یاخود ئەو شارە ئەیات ئەمە پێکومان ئەتوانێت گۆڕانکاریە بکە بەڵام ئەمەش لە جار پێویستی بە چیە پێویستی بە سیستەمێکی زۆر پتە و بەهێز هەیە لەبەرەوەی فەقیر و یان بڵین هەژار نشینەکان تەنها لە وڵاتە ئەفریقیەکانە نین لە وڵاتە ئەوروپیەکانیشە هەژار نشین هەیە لە وڵاتە ئاسیاویەکانیشە هەیە بۆیە ئەگەر نەتەوەیە گرتوەکان ئەم کارە هەرچەنە تۆزێ قورسە لە ماوەی 3 ساڵی ترا بتوانێت ئەمە بکات بەڵام ئەکرێت سەرەتایەک بێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەکرێت وای لێ بێت لە داهاتووترا زۆر بە ئاراستەیەکی باشترا بڕوات لەبەرەوەی
ئەو بزنسی کە ئێستا لە ناو وەرزشە هەیە لە کەم بواری ترا هەیە بەڕاستی. باشە جا دکتۆر هەندێک وڵات هەیە بۆ نمونە ساڵانێکی زۆر جەنگ و ململانی سیاسی ئەم بابەتانە لە ناو وڵاتەکە هەیە بەڵام ئەو ڕوحەڕیازی کە پێشتر باسمان لێوە کرد ئەبینی لە ناو یاریزانەکانە بەدیەکەی کە یاریزانی ئەم دوو وڵاتە بەریەکەکەون لە شوێنێکە ئیتر یاریەکە هەر یاریەک بێ مەرجنی هەر تۆپی پێبێ ئەبینی زۆر بە ڕوحێکی ڕیازی و هەموو بارودۆخەکان قبوڵەکەن کەواتە گرنگە وەرزشەوان ئەو ڕوحەڕیازی تیابێ. بەتاکید لەبەرەوەی ئەمە بێ وەرزش بەڕاستی بە خۆشەویستیەوە بیکەین ئەگەر خۆشەویستیمان بۆ وەرزش نەبێ ناتوانین تەنانەت ئەگەر لایەنی دەرونیشم ئارام نەبێتەوە ناتوانم ئەو ئەدا بکەم بۆچی لەبەرەوەی ئێمە هەر یاریەک لە یاریەکان بینیت تەنها کارامەیەکان نێتۆ کە جێبەجێ بکەی نەخێر پێویستی بۆیە کە تۆ بتوانیت ئەم کارامەیانە ئەم ئەدا بە باشترین شێوە ئەدا بکەی بۆچی بۆ ئەوەی کە لە تۆ مەطلوبە تەنها جەستە نییە ئەقلیشە یاریزانێک زۆر قورسە کە سێ یاریزانی تری لەگەڵایە بڕیارە دروستەکە بە پاسەکە تۆپەکە بە کامیان ئەمە پێویستی بەلایەنێکی دەرونی زۆر ئارام هەیە هەر لەبەر ئەوە ئەو کەسانی کە وەرزشەکەن ئەگەر بە فعلی وەرزشکاری ڕاستەقینە بنجۆ بە ململانە سیاسەکە نایەت ئەبینیت لەیانەیەکە یاریزانێکیان بۆ هاتۆ هی وڵاتێکی ترە هی قاڕەیەکی ترە کە لەگەڵ یەکەم گۆڵەکەن هەموو باشەکەن بێکە بەڵێ ئەمێ یاخود کۆتایی یاریەکە باشێمە بابینە سەر یاریە فەردەکان سەرەکەین ئەو یاریانی کە هونەرە جەنگیەکانن ئەم دوو کەسە بەرامبەر یەک وەستاون زەرباتی دنیا لە یەکترین دوای ئەوەی کارێکە تەواوی باوەشەکەن بەیەکە بۆ لەبەرەوەی بەڕقەوە ئەمەی نەکردووە ئەمە بەشێکە لە تەکنیکی یاریەکە ئەمە بەشێکە لەو سکیڵسانی کە پێویستەکان یاریزانە ئەنجامی بات باشە وەرزش توانوێتی بە زمانێکی تر سەیرکەین ئەنی وەرزش توانوێتی چارەسەری کێشەی ئاشتی نێوان دوو وڵات بکە یعنی بۆ نمونە خۆ باواز لە ئەمریکا وێران بهێنین خۆ بەرازیل و ئەرجەنتین دوو جەمسەری گەورەی وەرزشن و ڕکابەری سەرسەختی یەکتر و تا ئێساش لە هەردوو لاوە یاریزان بەرەمەهێنن بۆی شەڕەکە لەسەرەوە یعنی لە کە باسی مۆندیالە کرایان و دەرجەنتین و بەرازیل بۆ چەند مۆندیالێکە ئەم بابەتە تۆزێک دوورکەوتۆتەوە بەڵام سێرەکە لە ناو یاریگاشا و ئەوەی کە توێ لێ ڕوحی ڕێزیە هەیە ینی توانێتی ئەو پەیامە بگات ینی لە دوو وڵات سار کاتەوە لە هەندێک ڕقوکینەی کۆنکە لە بینیانە هەبووە کاگاری تەسەوڕەکەم ئەو ململانی کە هەبووە لە نێوان دوو وڵاتی وەکو ئەرجەنتین و بەرازیل ململانکە سیاسی نەبووە تەنها لە خۆی بینێتوانێت لە پێشبڕکێ وەرزشیەکەیە ئەم دوانە بەڕاستی منافسی یەکن و کامیان زۆرترین نازناو بەدەست بەڵێ بۆ پێی کە هەردووکیشان لە یەک کیشوەران بەڕاستی زۆر نزیکن و ئەمە تەنها لای ئەو دوو وڵاتە نیە سەرەکەی لایەنەکانە هەیە مەسەڵەن بەرشلۆنە و ڕیال مەدرید خۆردووکیان دوو شارن لە یەک وڵاتە ئاژین بەڵام ئەمە چییە پێشبڕکێ وەرزشەکە ئاوا ئەکات بەڵام جوانتر وایە باشتر وایە ئەمە نەبێ بەوەی کە هاندەری ئەمیان ڕقی لەو بێت هاندەری ئەم چەند دروشمیکی برینارکەر بەکاربێنێ بەرامبەر ئەو تەنها ئەو پێشبڕکێیە کە هەیە لە ناو یاریگاکەیە لە ناو هۆڵە وەرزشێکەیە لە چوارچێوەی منافەسەکەیە بێت بۆیە تۆزێک قورسە ململاسنێ سیاسیەکان ڕاستەوخۆی بتوانین لە ڕێی وەرزشەوە دروستی بکەین ئەگەر هات و وەرزش ئەمەی دروست کردبوو ئەکرێ بە وەرزش چارەسەر بکرێت بینەما ئەگەر خۆی شتێکی زۆر لە وەرزش قوڵتر هەبێت وەرزش تەنها توانێت پەیامەکە بگەێنێت بەڵام تر لە دواییە پێویستی بە ئاستی باڵا هەیە باش ئەمانی کە باسمان کرد لە ئاستی وڵاتانە ئەمانیت دە وڵاتەکانە وڵا ئێم بابەسێکی خۆمان بکەین ئێمە وەکو هەرێمی کوردستان لەکوێ ئەم ڕێژانەیەین یعنی لە یاری ناوخۆیەکانە هەنی هەندێک نمونەی جوان مەبینی بەڕاستی لە سوشیال میدیا یەکێک لە نمونەکان باسەکەم پێم وابێت ساڵی پار بوو کەسێک پێویست بە بەڵی ئۆکسسیژینەوە چوو بۆ نێو یاریگای نەورۆزەوە و پارەیان بۆ کۆ کردەوە یعنی سێکە لە پێناو مناڵێک وەرزش لە نێو یاریگایەکی ئەوە هزار کەسی چ پەیامێکی مرۆڤایەتیە گەێنێ یان هاندەرانی چۆبوو ینی نەورۆز بوو بە گوڵ پێشوازیان لە هاندەرانیانی هەورێرە کرد ینی ئەم پەیامانە بینی جۆرێک لەوەی کە چۆرکەیەکی خۆشی بەلەشتایەتەڵی وەرزش ئەتوانێ زۆر پەیامی ژیان دۆستیش بگەێنێ ئێمە بۆ ناوخۆیە پەیامە ڕاستەکەیە بەڵام بۆ دەرەوە چۆنین ینی ئەم پەیامانی ئەمە گەیشتوتە دەرەوە گەیشتوتە ئاستێکی باڵە بەدڵنیاییەوە طبعاەوەی کە ئەماژتان پێکرد ئەمە شتە ڕاستەکەی وەرزشە بێ ئاوا بێت هەم لە وەرزشکارەکان و هەم لە هاندەرەکانەوە بە خۆشحاڵیەوە هاندەرێکی وەرزشی زۆر جوان هەیە لە هەرێمی کوردستانە خۆشبەختان یانەکان
کە کاتێککە یاریەکانیان ئەنجامێنە بینین ژمارەیەکی زۆر لە هاندەران کۆبوونەتەوانێت بە ئەنوا شێواز پشگیریان لەیەکەن خۆشی دەڕبن هەمووی مافی خۆیانە ئەگەر چی شتی بەسیتیش شتی بچوو ڕۆیا کەشانی باز نییە ئەوە بەڵام هەر ئەکرێت لە کۆبوونەوەیەکی جەماوەری ئەو ژمارە زۆرە ئەوە ئەکرێت بەنسبەت یانەکانەوەتوانێمە باسی هەموو کوردستانەکەین بەڵێ گەشتۆتە ئاستی باڵا هەروەکو ساڵی پار تاڵی بەینی پار حسابەکرێت کە هاندەرانی یانەی زاخۆ بوون بە باشترین هاندەر لەسەر ئاستی جیهان لەلایەن فیفاوە کە ئەمە بەڕاستی پێڵم حەدەسێکی زۆر گەورەیە هەمومانی خۆشحاڵ کردکەواتە ئێمە لە وەرزشە توانیمان پەیامێک بگەێنین توانیمان بگەینە ئاستێکی زۆر باڵایانی لە تۆپی پێیا فیفا یەکێکە لە ئاستا هەرە باڵاکان لەبەرەوە بەڵێ ئەتوانین ئەمە بکەین و هەرێمی کوردستانیش هەمیشە پەیامی جوانی گەیانوە هەمیشە هاندەری باشمان هەبووە هەمیشە شتە جوانەکانمان پیشانداوە زۆر باشە دکتۆر لە هەموو جۆرە یاریەکانە بە شێوازێکی گشتی تا چەند ئێمە وەکو هەرێمی کوردستان توانیمانە وەرزش بکەین بە بەشێک لە کللتوری خۆمان بووە ئەم بابەتە لە هەرێمی کوردستان ئەگەرنا پێویستمان بە چیە بۆی کانگاو بنین و وەرزش بکەین بە بەشێک لە کللتور ئێستا گەر دقت بین خەڵکێکی زۆر ڕوو لە وەرزشەکەن یعنی دەتوانم بڵم ڕۆشنبیری وەرزشی بەراورد بە ڕابردوو ئێستا زۆر لە ئاستێکی باشایە زۆر بەرەو پێشەوە ڕۆشتۆ خەڵکێکی زۆر ڕوو لە وەرزشەکەن ئیتر بە ئامانجی جیاوازەوانی کە هەیە بەڵام وەکو ئەوەی کە ئێمە بیکەین بە کولتور هێشتا ماومانە یعنی من زۆر جار بەیانیان زوو کاتێک ئێمە دەرەوە ئەبینم خەڵکانێکە بینم جلێکی وەرزشی لە بەرایە و ڕۆژنێکی خێرایە ڕاکردنێکی لەسەر خۆ ئەکات ئەمە دڵم خۆشەکات بەڵام هەرچەنە ئەمەش لەوە ئەچێت کۆمەڵێک معوقات بۆم کەسە دروست بکە مەسەرەن لەواچە لەسەر شەقامێکی گشتیا ڕاکردن بکات سارەیەکی لێبێت لەوە ئەچێ کەسانێکی تر هەبێت بە شێوازێکی سەرسوورمانەوە سێریکەن ئەم کەسامی پێ ناخۆش بێت ئەم شتە بەسیتانە هەیە هیوادارم ئەمانش چارەسەر باشە خۆی بەچێ بە کەلتور دکتۆر وەرزش بەچێ بە کەلتور بەڕاستی بەس تەنها بە ئەنجامدانی یان زۆر جار نیشاندانیش مهمە یعنی سەکوتەوتت لەواچەیەکێک ببینێ بە جۆرێک سەیریکایان ببێتە نیشانی سەرسوورمان لەلای بینینی خەڵکێکی زۆر لە وەرزشکردن نیشانەی ئەوەیە کە وەرزش بۆتە کللتور یان لەو سەرەوە ڕێنجی تەندروستیەکە بۆ ئێمە گرنگە طبعا هەمووی گرنگە بەڕاستی ئیشی یەکەم ئیشی میدیا زۆر ڕۆڵێکی گرنگە بینێت لەوەی کە بتوانێت ئەم وەرزشە بک بە کللتور هەروەها ئیشی ئێمەشە کە ئەوانەی پسپۆری وەرزشیمان هەیە ئەم زانیاریان و ئەم ڕۆشنبیریە بڵاو لە تەمەێکی مناڵیەوە بکات لەسەرەوە بکەین بەداخەوکە و کاتانی کە قوتابخانە خوێندنگا بووانەی وەرزش وەلا ئەنجاوانەیەکی ترە خراە شوێنی ئەین تۆ لە مناڵی و بە مناڵی ئەڵی کە ئەم وەرزشە گرنگ نییە بۆیە باوانەیەکی زانستی بێتە شوێنێ بۆیە گرنگە لە مناڵی و کاری لەسەر زۆر ینی لەگەڵ پەروەردە و فێرکردنە ئەویش گرنگیکی خۆی هەیە بەنسبەتەوەی کە چۆن بکرێت بە کللتور ئەمی کە زۆر گرنگە کە ئێمە قسەی لەسەر بکەین یەکەم ئەنجامدانەکەیەتی من لە ماڵێکا کە چوار کەسی تیابوون کە کەسیان دەستی پێ کرد ئەوانی تریش چاوی لەکەن ئەو کاتێک کە هەر چواریان وەرزشیان کرد سوودەکانیان بینی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی جستەیە و لە ڕووی ئارامی دەرونیەوە ئەمە وا ئەکات خۆشەویستێکی زۆریان هەبێت بۆ وەرزشەوە ئەکات جۆرە ڕاهاتنێکیان هەبێت بۆیە کاتێک کە کەسێک ئەبینن لە پارکێکا ڕاکردنیەکە لەسەر شەقامێک ڕاکردنیەکە شتێکی نامۆ نییە بە نسبەتیانەوە کەواتە هەنگاوی یەکەم و کە زۆر گرنگە ئەنجامدانی وەرزشەکەیە کاتێک کە هەمومان وەرزشمان ئەنجامدا ئەو کاتە فێر ئەبین ڕێز لە بیر و بۆ چون و جیاوازیەی پسپۆڕی وەرزشیەکانیش بگرین ئەو کاتە تا ڕادەیەکە توانم بڵێم بە شێوەیەکی بەرچاو فراوان بڵاوە بێتەوە و کللتورێکی لێ لە وڵاتەکەمانە باشە گەڕێمەوە سەر جارێکی تر پەیامە هەم سیاسەکە هەم مرۆڤایەتەکەی یاری سەرکەوتنی عێراق بۆ مۆندیال دڵی هەموو تاکێکی خۆش کرد ئێمەش بە کوردەوە کە یاریزانی کوردمانە بوو لە نێو هەڵبژاردەی عێراقا و پێشمان وایە ینی واقعەکە واڵێ بە هەندێک پاسی یاریزانی کورد یان سوزانم بە بەرگریکاری کورد توانرا عێراق لەو دۆخە ڕزگار بکرێ و بچنە خۆناغێکی ترەوە کە مۆندیال و لە دوای ساڵی 1970 چەنەوە پێما 40 ساڵە عێراق نەگەشتە ئەم پلەیە بۆ ئێمە کورد ئەمە زۆر مای دڵخۆشیوانە پێت وایە بۆ بەرامبەریشمان وایە بۆ مەبرا عەرەبەکان من هەمان تێڕوانینان هەیە پێیان وا بێت کە ئێمە میلەتێکی لەناو یەک وڵاتاژین و یەک تیمین یەک ڕوحین یەک بەیەک ڕوحێتیشەوە دوو ڕشتە بەشداری مۆندیالەکەین ئەم ڕوحێتە هەیە ئەی بینی تۆ خۆدۆک و وەرزشکارێک وەکو مامۆسایەکی زانکۆ
لەسەر ئاستی وەرزش بەڵێ ئەمە بینم چکە بیرمان نەچێت زۆر دوور ناکەمەوە لە پرسیارەکەت بەڵام حەزەکەم یەک بڕگی تریش باس بکەم ساڵی 2007 کە عێراق توانی کاسی ئاسیا بەرێت لە ململانیەکی جەنگی زۆر ناخۆشا بوو 2023 چی ڕوویا بوو تا گەشتە 2007 ئەبینین کۆمەڵێک یاریزانی تیابوو منزڵنی ها یاریزانی کوردیشی تیابوو کە ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکی بینی لەو پێک هاتەیە و لە بردننی ئەو جامەیە هەر لەو ساڵەیە بە جیاوازی نەتەوە کوردی تیاب و عەرەبی تیاب و تورکمانی تیاب و هەم بە جیاوازی مەزهەبەکان لە سونە لە شیعە لە هەنی ئەنوا ئەشکا توانیان ئەو خۆشیە بخەنە دڵی هاندەرانەوە هەموو عێراقەوە ئەمەی ئێستاش بە هەمان شێوەیە گەیشتن بە مۆندیال طبعاً خەونێکی گەورەیە بەڕاستی بۆ هەموو وەرزشکارێک بۆ هەموو یاریزانێک بۆ هەموو وڵاتێک ئەمەی کە ئێستاش گەیشتن بەڵێ بێگومان یاریزانە کوردەکان ڕۆڵێکی زۆر زۆر گرنگیانە بوو زۆر دڵخۆشکەر بوون کاتێک کە ئێمە سێرمانە کرد کە ئەبینی یاریزانێکی هاوزمانی خۆتە ئەو ئاستە بەرزە پێشکەش ئەکات بەڕاستی زۆر زۆر بەڵێ زۆر زۆر جێی دڵخۆشیە بەڵام کە ئەمەشمان بینیت لە ناو یاریگایە جیاوازی نەکرا ئەمە کوردە ئەمە عەرەبە نەخێر هەموو باوەشیانە کرد بەیەکە هەموو یەکتریان خۆشەویست بڕوا بکات بواری وەرزش بەو شێوەیەیە یعنی نەگوێبەوە ئایا تۆ لە چنەتەوەیەکیت چ ڕەگەزێکە چ بیر و بۆچوون و ئایدیایەکی هەیە هەروەها ڕەنگی پێستی چییە ئەمانە هەمووی مواضیعانن کە ئەخرێتە لاوە بەڵێ بێگومان کاگەری ئەوەمان تایە بینی چۆن ئێمە لێرا دڵخۆش بووین هاوڵاتێکی بەغدادیش هاوڵاتێکی بەسڕەش هاوڵاتێکی نەجەفیش بە هەمان شێوە دڵخۆش بوو نەی ئەوە تەنها یاریزانەکە ئەوەی کردو نان تیمی عێراق هەمووی بەیەکەوە زۆر باشە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ زانیاریەکانە دووبارە ئەم ڕۆژە لە بەڕێست و لە سەرجەم وەرزشکاران پیرۆزەکەین دەست خۆش